زي سرفي مجاري زيدتر بپرسم جه دکتور حسن احمد مصطفى بسپور پیوندی ناف دولتی جه شقلاوه دیگل منه دکتور حسن تو بخیراتی کردستان 24 از باورم جناب هوا گهداریا گرافیکی و پیشات دوماهی لسر پیواجو آشتیه کر تشتکی هوین لسر زیده کن هیا گرافیکەکەی باست کرد وا دەکا من واز لە تاریخەکە بێنمەوەی باخچەلی و نامەکەی ئۆجەلان و ئاگربەستەکەی پەکەکە لە 5 و 7 ئایار و هەروەها کۆنگرەکەیان لە ئازار و کۆنگرەکەیان لە مانگی ئازار و چەکدانانەکە ویتر ناچمە سەر ئەوە بەڕێستان باستان کرد تاریخەکانیش هەموو دەقیق بوو من کۆدەکانی پشت ئەم ڕووداوانە تندێک بۆ شرۆڤە دەکەم لە ڕاستیدا 3 فاکتەر لە پشت ئەم ڕۆژەڤەوە هەن لەم کاتەدا 3 فاکتەری گەلێک گرنگکەن دەبێ ئەم 3 فاکتەرانە لەم دەرفەتە لەگەڵ ئیمانخان ئێمە شرۆڤە بکەین بەڵام لە بیرمان نەچێت کە کێشەی متمانەش هەیە فاکتەری یەکەم پۆلیتیکال ئینڤایرمنت پۆلیتیکال دۆخی سیاسیە دۆخی سیاسی تورکیا ئەوەیە کە لە 2028 دەبێ پارتی دادوگەشە پێدان هەنگاوێکی مێژووی بهاوێژێ دەبێ بۆ جارێکی ترجا سەرۆک کۆمار ئەردۆغان بێ هەر سەرۆکێکی تر بێ لە ڕاستیدا دەبێ ببێتەوە ئیقتیدار دەسەڵاتدار لە تورکیا ئەمەش ئەگەر سەرۆک کۆمار ئەردۆغان بێ بە ژێرەی مادەی 101 دەستور ڕێگای پێنادرێ خۆی هەڵبژێرێتەوە لەبەرەوەی 2 جار کاندید بووە سەرکەوتووە 5 ساڵی تەواو کردووە دوو هنگاوی لە پێشە ئەگەر خۆی هەڵبژێرێتەوە پرۆسەکە بچێتەوە ناوی و مبادرە بکە یەکێکیان ئەوەیە کە بەر لەوەی 5 ساڵەکە تەواو بێ ڕای بگەێنێ بڵێ کێشە هەیە و هەڵبژاردننی پێشوەخت ئیعلام بکاو بۆشی هەیە ئەو کاتە پێویستی بە دەنگی کوردەکان دەبێ حاڵەتی دووەمەوەیە ئەگەر لە شێوەی دەنگدان و دۆخی ناو پەرلەمان بیانەوێ مادەکە خودی مادەکە نەک دەستوری تورکیا ئەگەر خەڵکانێک ئەڵێن دەستوری تورکیا ئەکەونە هەڵەوە مادەکە ڕیفۆرمکەن یا یاسایەکان بگۆڕن دیسان پێویستیان بە دەنگی کورتەیە و ئەگەر ئێمە گریمانە بکەین بەڕێز ئەردۆغانیش خۆی هەڵنابژێرێتەوە کەسێکی تر کاندید دەبێ دیسان پێویستی بە دەنگی کورتەیە بۆیە ئەوەی کە ئەردۆغان ئاک پارتی مەهەپە ئینقاز دەکات لە ڕووی سیاسی ئەوەیە کە دەبێ کورد لەگەڵیان بێ دەوڵەت باخچەلی نەفەسێکی بۆیان کردەوە بۆ کوردی کردەوە بۆ ئەردۆغانی کردەوە خزمەتی بە هەردوو لایەن کرد ئەمە خاڵی یەکەم خاڵی دووەم کە لە پشت ئەم گۆڕانکاریەوە هەیە دۆخی ئابووریە ئابووری تورکیا لە 20 ساڵی ڕابردوودا لە 23 ساڵی ڕابردوودا لە ڕاستیدا هیچ کاتێک وەک ئێستا زەحمەت نەبووە هەڵاوسانەکە زۆرە و مەسرفێکی زۆر لە شەڕی پەکەکە هەبووە لە سووریا هەبووە لەو مداخلەی بۆ سووریا کراوە هەروەها لە عێراقیش هەبووە لە لیبیا و باکوور ئەفریقیا هەبووە هەروەها لە ئەزەربایجانیش هەبووە ئیتر دەرکەوت کە دۆخی تورکیا لە جیهانی ئاڵۆزی ئەمڕۆدا کە دەریای ڕەشیش ئاڵۆزە لە ڕاستیدا ئابووریەکەی بەرگەی ئەوە ناگرێت بۆیە پێویستیان بەوەیە سەرنجی ئابووری ناوخۆ دەرەوە ڕابکێشن خاڵی سێم ئەو گۆڕانە جیۆپۆلیتیکەیە کە هەیە کە تورکەکان لە خەڵکی تر زووتر تێی دەگەن لەبەر ئەوەی ساڵانێک هاوشانی ئەمریکا و ئیسرائیل بوون باش دەزانن لە هەکبەی ئەوانەدا چ هەیە و بەڕاستیش خەریکە ئێمەش دێنە قەنەعەت کە تورکەکان ڕاز دەکەن لەبەر ئەوەی هێشتا لە ئێران نەدرابوو هاکان فیدان وتی لێی دەدەن و ساڵێک بەر لە ئێستا ڕەجەب تەیب ئەردۆغان باسی ئەوەی کرد کە لە ڕاستیدا تەڵەیەک بۆ ئێران هەیە و لێی دەدەن ئەبێ وریابین و دوای ئەوە سەرەی تورکیایە دەوڵەت باخچەلیش لە ڕاستیدا لە ئەوانی تریش ئەردۆغان لە تورکیاش ئەم ڕاستیەی نەشاردەوە کە دوای بەتایبەتی باخچەلی ئەس بێژم گوتی دوای ئیران نورەی تورکیایە کەواتە لەم هاوکێشە ئاڵوزەیە لەم پێش هاتە نادیارە ئایا مەسەلەی خۆ هەڵوەشاندن و چەکدانانی پەکێکێ لە بەرژەوەندی تورکیایە لە بۆ ئەوەی خۆی بپارێزێ لە شەڕێکی چاوەڕوان کراو دەست خۆش ئەوە زۆر باش بوو ئەها تەماوە یعنی ڕێک تەواوە لەبەرەوەی دەوڵەتی تورکیا ترسیان هەیە دەڵێن لێرە لەم دۆخەدا ئەو بانگەشەی کە نەتەنیاهۆ نەخشەکەی بەرز کرد لە UN و ئەو ڕیتۆریکەی بەردەوام لە ئیعلامی کاریگەری ئیسرائیلیدا هەیە بە گۆڕینی ڕۆژهەڵاتی ناوەڕاست گۆڕینێک نییە لە سووریا و عێراق لەبەروی ئەسڵەن سووریا و عێراق بۆ خۆیان پاشکۆی دەوڵەتی پرۆ ئێرانی یعنی لەگەڵ گۆڕانە ئێرانیەکە ئەوان خۆیان ئەگۆڕێن ئەڵێن ئەبێ
دەوڵەت باخچەلی پێی وایە تورکیا ئەگۆڕێ و دەوڵەت باخچەلی پێی وایە کۆمەڵگەی نێودەوڵەتی بە هەڵەی دەزانێت کە تورکیایکی گەورە دروست بووە دوای جەنگی جیهانی یەکەم و کۆتایی ئیمپراتۆریەتی عوسمانی و پێیان وایە هەڵەیەکە تورکی ئێران وەک ئیمپراتۆریەتێکی سەفەوی هیلالێکی دروست کردووە بۆیە فعلەن دەڵێ لەو کاتەدا چی دەکەین ئێمە فاکتەری کوردیان لەدەست دەردێنین لەبەرەوەی تۆ لە ئێران فاکتەری تیرۆر و ئەتۆمت هەیە فاکتەری بەرەی مقاومەت هەیە لە ئێران فاکتەری ساڕوخت هەیە لەگەڵ تورکیا تۆ فاکتەرێکت نییە پێی بچیە سەر تورکیا جگە لە فاکتەری کوردی لەکوێ لە سووریا لە ئەوە بۆیە ئەوان ویستیان چی بکەن یعنی بەڕاستی دۆخێکی هێزگار هەستیارە زۆر گرنگە دەبێ ئێمە زۆر وریابین لێرەدا تورکەکان مافی خۆیانە سیاست دەکەن بەڵام سیاسەتەکە لەسەر سەری کووردە و فشاریش دەکەن سەرکردایەتی هەرێمی کوردستانیش ڕۆڵی تێدا هەبێ سەرکردایەتی هەرێمی کوردستانیش بە تێبینی من دۆخەکەی هێشتا تەماشا دەکات چی هەیە بەڵام ناشێوێت لە دیبلۆماسیەتی ناوچەکە و بە تایبەتی لە دەوڵەتێکی کاریگەری وەک تورکیا بەڵام دەکەمەوە کورد لە دۆخێکی هێزگار ئەوەدایە دەبێ وریابین چکە ئەمە کارێکی ئاسان نییە باشە مەسەلە گاوا تورکیا تێت بێژیتن مەسەلە چەکدانانە پەکێکێ ئەم دگەل عێراق هەرێما کوردستانێژ هەرێما کوردستانی دگەل هەولێر و سلێمانیە vê pirsەیەک لاتکەین دهێتە چواتەیە یعنی ڕوڵە هەرێما کوردستانی divê mijarêda çi ye بێشک ڕۆڵی هەرێمی کوردستان نەک لە بەسەلەی پرسی کورد لە تورکیا پرسی کورد لە هەموو پارچەکان و جیۆسیاسی منتیقەکە و جیۆپۆلیتیکی منتیقەکە و لە پرسی ئاشتی هەرێمی پرسێکی یەکلاکەرەوەیە لەبەر گەلێک خاڵ کە مرۆڤ گوتی یەک خاڵ دەکەوێتە هەڵەی لۆژیکی لۆجیکال فۆلیسی بەس لەبەر یەک خاڵی زۆر سەرەکی و چەندین خاڵی تر بەس من یەک خاڵ دیاری دەکەم ئەمڕۆ جوگرافیای کە هەرێمی کوردستانی لێیە جوگرافیایەکی هێجگار هەستیارە جوگرافیایەکە کە دەوڵەتە گەورەکان ئیمپراتۆریە سێ ئیمپراتۆریەتی مێژووی گەورەی تورک و عەرەب و فارسی لە یەکتر دابڕیوە و جوگرافیایەکە لە ڕاستی عێراق لە ڕێی وشکانی بە تورکیا لە تورکیاوە بە ئۆراسیا و عێراق بە ئاسیای ناوەڕاست دەگەێنێ و عێراق لە ڕێی تورکیاوە بە ئەوروپا دەگەێنێ بە معنایەکی تر هەموو ئەوانە بە کەنداو دەگەێنێ بۆیە هەرێمی کوردستان لە هەموو ئەو پرسانەدا ڕۆڵی گرنگی هەیە بە تایبەتی ڕۆڵی لە پرسی ئاشتی لە تورکیا لەبەر ئەوەی لە ساڵی 2015 تا 2015 با بڵێین و دواتریش سەرۆک بارزانی ڕۆڵی هەبوو لەم پرسەدا ڕۆڵێکی گرنگی هەبوو بەڵام هەروەکو جەنابیان ڕایگەیاند دەبێ پێش ئەوەی ئێمە هاوکاریان بکەین وەک هەرێمی کوردستان خۆیان هاریکاری خۆیان بکەن ئەو جار ئێمە دەتوانین هاوکاریان بکەن هاوکاریەکە تەماشاکە لێرە گرفتێکەیە لە نێوان کورد و لە نێوان تورک و پەکەکە گرفتەکە گرفتی متمانەیە ئەسڵەن لە سەردەمی ئێستادا گرفتی تەواوی هێزەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست گرفتی متمانەیە لەبەر ئەوەی لە جاری پێش و خۆپەکەکە گروپێکی تەسلیم کردەوە لە 2015 ئەوانە لەوێ گیران بەس خودی تەسلیمکردنەوەکە بە مەڕاستیمێک بوو بە ناو شارەکاندا ورژاندنی توندڕەوەکانی لەگەڵ بوو ئەم جارە ئەو گروپە سیکەسیە سیە چلا بیستە لە دۆکە لە سلێمانیە لەوانەیە زۆر بۆ ئێمە کێشە نەبێ ئەم گروپە کەچەکەکانیان دادنێن دەگەڕێنەوە چیا دەگەڕێنەوە لای هەڤاڵەکانیان لە چیا ئەمەش معنایەکی ڕوون دەدا بەدەستەوە مانای ئەوەیە کە متمانە لە نێوان ئەم دوو هێزەدا نییە ئەگەر لە نێوان ئۆجلان و دەوڵەتی تورکیاشدا هەبێ متمانە لە نێوان ئەو برادرانەی لە چیان لەگەڵ ئەوانی ئێستا ئەمە پرسیارێکی هەموو کەسێکە بێستیسنا یعنی دوای مەسەلەی چەکدانانی پەکەکە ناوی ئەم پرۆسە چیە تا ئێستا نەدیارە هەنگاوەکانی دواتری ئەم پرۆسە نەخشەڕەی ئەم پرۆسەیە جارێ هێشتا دیار نییە دوای ئەمە دەوڵەتی تورک چ دەکە خۆی ئەمە پرسیارەکەیە کە کوردەکان داوای دەکەن دەڵێن ئێمە ئەوە دەکەین لە ڕاستیدا ئەوەی کە زۆر بە حەماسەت یەکەم جار باسییان کرد چەکدادەنرێ و لەکوێ دادەنرێ و لەو شار و لەوێ و هەندێک لە کاربەدەستانی تورکیا ڕایان دەگەیاند مەسەلەی چەکدانان لە ماوەی چەند ڕۆژێکدایە دوای دەرکەوت نەخەیر بێشک ئەو برادرانێک کە لە قەندیلین وا بە ئاسانی ناچن بە دوو ئەژیتە ڕیتۆریک یا بانگەشەی میئۆمرالی و ئەوانی تردا پێیان وتن مەسەلەی چەکدانان ئەبێ بە هەنگاو بێ ئێمە دێین
نیەتی خۆمانتان وایان وتیانی گوتیان ئێمە دێین نیەتی خۆمانتان لە ڕووی سمبۆلیکیەوە لە ڕووی جەوهەری و کەلتوریەوە لە ڕووی سایکۆلۆجیەوە بە ئیعلام بە ڤیدیۆ بە تەسویر پێڕادەگەێنین چەند هەواڵێکمە بەڵام ئامادەنی نەو هەواڵانە بگەڕێنەوە لەبەر چێ ئامادە نەبوون بگەڕێنەوە لەبەر ئەوەی ئەو هنگاوی کە تۆ پرسیار دەکەی نەنراوە هنگاوەکە چییە؟ چەند یاسایەک هەن پەیوەندیان بە تیرۆرەوە هەیە مادەی 64 هەیە و هەندێک مادەی دیکە هەن لێرەدا گرفتێک هەیە من دەمەوێت ئەگەر دەرفەتت هەبێ ئەوەت بۆشی بکەمەوە کێشەیەکی گەورە ئێستا لە نێوان کورد و تورکەیە مادەی 1 2 3 4 هەتا ئێستا باسی ئەو 4 مادەیە نەکراوە تەنانەت خودی ڕەچەب تەیب ئەردۆغان ناتوانێت باسییان کە بەر لە 4 ڕۆژ گوتی 4 مادەی میلیترین 4 مادەی کودەتاین کوردەکانیش نایانەوێت لە ئێستادا باسی ئەم 4 مادەیەکەن کە مادەی سێهەم دەڵێ ئەم وڵاتە وڵاتی تورکە و زمانی تورکی مادەی 2 3 زمانی تورکیە و یەک ئاڵای هەیە و هەموو شتێک تورکە کەسی ترنیە مادەی 4ەم دەڵێ ناتوانانی ئەو مادانە دەستکاری بکەیت ئەمە تەواو مادەی 4ەم ڕێگای نەبە کورد نەبە تورک نەبە کووردە کەواتە چی کوردەکان دەیانەوێت جارێ ئەوان وەک نێتپاکی ئەو مەفرەزەیە بەم شێوەیە نمایش دەکەن ئەوانش چی بکەن کۆمیسیۆنی پەرلەمانیان هەیە زیندانیەکان ئازاد بکەن 4-5 هزار زیندانی هەیە ئەوانش بێن 100 200 300 زیندانی ئازاد بکەن ئەوەی کە گوترێ ئین زیندانیەکان ئازاد بوون جگە لە چەند نەخۆشێک هەتا ئێستا زیندانیەکان ئازاد نەبوون ئەمە یەکەم دووەمینیان تا ئێستا دیار نییە بە هەزاران چەکداری کوردی ئێران کوردی سووریا کوردی تورکیا لەوانەیە کوردی عێراق کێشە نەبێ چی دەکەن بۆ کوێ دەچن تورکیا چۆن مامەڵیان لەگەڵ دەکا وە قیادەی پەکەکە یعنی جۆرێک وەکو دەڵێ مەسەلە ئاشتێکە جۆرێک زمانی سوکایەتی و زبر و هێشاندنی تێدا بوو بۆیە ئەم مەوزوعانە گرێیان دروست کرد کێشەیان بۆ ئەوە کە دروست کرد ئەوە وای کرد کە سەرکردایەتی قەندیل دوای ئەوەی کە لە پرۆسەی مردنی سڕی سوورەیە لەو سوودەجە لەو قۆناغە دەرچوون ئیتر بە تورکیا بڵێن زۆر باشە ئێمە هەنگاو بە هەنگاو لەگەڵ تا دێین ئێمە واسی کەسێک بە شێوەی سمبۆلیکی تەسلیمەکەینەوە فەرمونەوە چی دەکەن ئەوانش بڕیاریان داوا لە یەک هەفتەی داهاتوودا کۆمیسیۆنێک لە پەرلەمان هەیە سەبارەت بە یاسایەکان سەبارەت بە ناوهێنانی کورد و زۆر پرسی دیکە کە گرەی گەورن ئەوە بکەن ئەردۆغان و مەهاپە دەڵێن چێ دەڵێن ئێمە نامانەوێ کە خەڵکانێک دەرفەتیان دەستکەوێ جەوەکە تێک بدەن مەیوروژێنن با هەندێک ڕسممان دەستکەوێ لە ئیعلام پەخشیکەین بڵێن وا کوردەکان تەسلیم بوون بە شێوەی سمبۆلیکی بە شێوەی نمایشی بۆ ئەوەی ئێمە بین ئەوەی تورکەکان دەڵێن ئەوەی ئێمە جەوهەریترا بەڵام جەناب دەڵێ کوردەکان تەسلیم بوونەوە ئەوە دەهێتەوە تا تەسلیم بوونا کوردان ji ber ku yani دەسەڵات بخۆشی دەبێژیتن و نیڤ کوردێن باکووری کوردستانی زیاتر دەبێژن پەکێکی تەمسیلەمە ناکات دەزانی لێرەدا پەکەکە لە قۆناغێکی زۆر هەستیاردایە پەکەکەی هەڵوەشاند بەڵام ئێمەش لە هەڵەداین دەڵێن پەکەکە بام بڵێن کەجەکە چکە ئەوان لە ڕاستیدا لە ساڵی 2012ەوە پەکەکە 2012 پەکەکەیان هەڵوەشاند بوو هاتن لە نمایشێکی گەورەتردا ویستیان ئەم ناوە کە بە چەندین تەون و ڕێگا بە چەندین یاسا لە تیرۆردا لە کۆڵ خۆیانی بکەینەوە بڵێن ئەمەمان ناوێتن و تورکەکان و خەڵکێکی تریش ئامۆژگاریان دەکردن کە ئەم ناوە لە خۆتان بکەنەوە کۆسپە لەسەر ڕێی ئاشتیە کە دەمانەوێت بیکەین ئەوان وا دەڵێن ئێستا دەیانەوێت چی بکەن لە ڕاستیدا لێرە تورکەکان پرۆسەیەکی بێمەرجیان دەست پێ کردووە من ناڵێم تەسلیم بوون من شرۆڤەکارێکی ئەکادیمیمە دێم شرۆڤەی دەکەم بەس تورکەکان هەتا ئەم دقەیەش دەڵێن دەبێت بەبێ شەرت و مەرج تەسلیم بن ئێخۆ ئەوە بوو کە تۆش لەو گرافیکەی باست کرد لەو سەردە تاریخەی باست کرد باسیەوەت کرد کە بەبێ مەرج شەڕیان ڕاگرت دوای کۆنگرەی 12یان بەست ئەمە ڕاست بوو بەس لێرەدا چی هەیە لێرەدا لە ڕاستیدا من دەمەوێت لێرە بڵێم لە 24 کە پرۆسەی چەکدانانەکە شکستی خوارد تا ئەو کاتەی وەڵامیان لە تورکیا وەرگرت وەڵامەکەیان لە تورکیا چی بوو ئێمە چەکدانین ئێوە چی دەکەن ئێوە دێن بەو سوکە چی دەکەن ئەوانی شووتیان ئێمە لە پەرلەمان دەست پێ دەکەین دوای ئەم دوو ڕۆژە با ئێمە تەماشا بکەین پەرلەمان چی دەکات گەلێک سپاسیاتت کام دکتۆر حەسەن ئەحمەد مستەفا بسپووری پەیوەندیە ناودەوڵەتی مەسەلەکە زۆر دوور و درێژە زۆر سپاس